بەناوی خۆی بەخشندە و میهرەبان بینەرانی خۆشەوی سڵاوتان لەبێت. جەژنتان پیرۆز بێت و هیوادارین پەرستشەکانی مانگی ڕەمەزانتان قبول بوو بێت. بەرنامەی ئەم شەومان بە شێوەیەکی گشتی باز لە بابەتێک دەکەین کە لە جەژندا پێویستە چی بکەین بۆ ئەوەی جەژنێکی تەندروست بەڕێ بکەین، چی بکەین بۆ ئەوەی لەم چەند ڕۆژەی جەژندا کارێک نەکەین کە گرفتی تەندروستیمان بۆ دروست ببێ. هەمومان دەزانین لە ڕۆژانی جەژندا زۆرینەی ئەو جێگایانی کە پزیشکەکان نەخۆشی تێدا دەبینن داخراون شوێنە ساردەکان تەنها جێگا فریاکەوتنەکان کرد ئاوەڵایە بۆ هاوڵاتیانی خۆشەویست و ئەوانەش بە شێوەیەکی گشتی لۆدیان لەسرە. ئێمە چی بکەین لە جەژندا دوای ئەوەی کە مانگێک پشومان بە تەندروستی خۆمانداوە، بە جۆگەی هەرسی خۆمانداوە، بە گەدەی خۆمانداوە کارێک نەکەین کە لە جەژن و چەند ڕۆژی جەژن و دوای جەژندا گرفتی تەندروستیمان بۆ دروست ببێ. بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز دکتۆر عەزیز قادرمان کردووە، پزیشکی پسپۆڕی نەخۆشی هەناویەکانە. کاک زۆر بەخێربی. سپاسان بۆ میوانداریەکەشتان. زۆر سپاس بۆ ئامادەبوونت. کاک زۆر پێم وابێ لە ماڵی خەزوری شووی تەلەفۆنام بۆ کردی. بەڵێ بەخێربی، زۆر سپاس. ئێمەش لە سی خولەک یاخود خولەکێکدا کۆمەڵێک باز دەکەین، کۆمەڵە ڕێنمایی بە هاوڵاتیانی خۆشەویست دەدەین تا بزانین ئایا لە جەژندا چی بکەن. کاک زۆر وەک باسم کرد لە جەژندا تەنها فریاکەوتنەکان ئاوەڵایەوە. هەمومان دەزانین لە مانگی ڕەمەزاندا زۆرینەی هاوڵاتیان کە بە ڕۆژوو بوون پشوویەکیان بە گەدە و بە جۆگی هەرسی خۆیان داوە. بەڵام لە دوای کە ڕەمەزان تەواو دەبێت لە ڕۆژانی جەژندا هەم کۆمەڵێ نەخۆشی هەناوی کە پەیوەندی بە جۆگەی هەرس و بە خواردنەوە هەیە، هەم کۆمەڵێک حاڵەت و نەخۆشی دیکە زۆر دەبن. بە شێوەیەکی گشتی جەنابتان کە ئەزمونتان هەیە بە دەوامکردن لە نەخۆشخانە فریاکەوتنەکان، ئەو حاڵەتانە چین کە لە ڕۆژانی جەژندا زیاتر سەردانی نەخۆشخانە فریاکەوتنەکان دەکەن بۆ ئەوی بەرچاوڕوون بین و خۆمانی لێ بە دوور بگرین. دەستخۆش بێ. پێشکەی سپاس دەکەم بۆ میوانداریەکەتان. هیوادارم خی گەورە ڕۆژی هەموو کەسێکی قبوڵ کردبێت، عیبادەتمان قبوڵ کردبێت. پیرۆزبایی جەژنی ڕەمەزانی پیرۆزیش لە ئێوە و لە هەموو خەڵکی کوردستانەکەم. هیوادارم جەژنێکی خۆش بەسەر بەرن. بەڵێ بۆ ئەو حاڵەتانی کە ئێمە لە جەژنەیە زۆر ڕوبەڕوومانە بێتەوە لە فریاکەوتنەکان بە حکمی کە جەژنە داوامی شوێنەکانیەکە نییە. زۆر بێ لە هاوڵاتیان لە بەرەوەی ئیسە جەوەکە گەرمە و بە شێوی گشتی ئەوانەی بە ڕۆژوو بوونە، ئەوانش کە بە ڕۆژوو نەبوون بە غەیر مباشر خۆیان لە هەنێژەم گرتوێتەوە لەبەر عادەتی ماڵە و کەلتوری وڵاتەکە و مسلمانان. لەپڕ ئێستا تۆ دوو ژەم یا یەک ژەم خواردووە پارشە و ئیفتارە کردووە، ئێسای گۆڕی بۆ سێ ژەم و بۆ چوار ژەم زادن کۆمەڵی خواردنی تایبەتی جەژن وەکو شەربەت و چکلێت و شیرینی کەوانە. بەڕاستی ئەمە زۆر ئەم سایلی کە جەنابەت باسیەکەی ئەم حاڵەتە کە پێشووتر زۆرینەیان شتیان کەم خواردووە یەک ژەم دوو ژەم بۆ ئێستا زیادیەکەن و خواردنی قورسە خۆن، ئەمانە چ گرفتێکی تەندروستی دروست دەکەن و تەواریەکان پڕ دەکەن. بە پلەی یەکەم ئێمە ئەو نەخۆشیان کە تووشی ئینسانە بێت، بە پلەی یەکەم هەر سوچگەرە و جگە لەوەش هەر نەخۆشە تووشی ئینسان بێت هەر سوچگە هەر تیا بەشدارە. بۆ نمونە ئینسان سری هێشێ لەولا ئەڕشێتەوە یاڵنجەدا خواردنی پێ ناخورێ، تووشی لەرزوتایەکە بێ معدەی خواردن نابە، تووشی هەر نەخۆشێکی بۆ ماوەیەکانە بێ هەر زۆر بێ نەخۆشکامانە یان نەخۆشەکە و عیلاجێکی هەیە عیلاجەکان تاسیلواکە معدەی بە شێوەیەکی وەکو يعني وەکو جارە ناتوانێت خواردن بخۆن. کاکتۆر هەمانە مایگرێنی هەیە لەولاوە بزەوت مایگرێنێکی ئەو شەقەیە شەقەکە زۆربەی حاڵەتەکانی لە معدەیە ئێڵنجە و ڕشانەوەی و خواردن پێ ناخورێ. ئەمانە کە لە جەژنە دەستەکەن بە خواردنێکی زۆر طبعاً ئەوە جگەلەوەی کە خۆپارێزێکی باش ناکرێت لەواچە هەموو نوع خواردنێ بخورێ لەم دەست بۆ دەستەکە پەرداخی ئاوە شەربەتەکە چکلێتەکە ئەمانە بەڕاستی لەوەی خۆپارێزە و باشی ینی جێبەجێ ناکرێت. زۆر ئینسان جگەلەوەی کە زۆر خۆریەکە و تووشی بەدەرسێ بێ زۆر تووشی نەخۆشی گوازراوەشێ بێ بازێکمانە لەواچێت لە کۆمەڵگاکە نەخۆشیەکیە بێ بۆی دەستێ و بگازێتەوە بۆ کەسێکە. زۆر زۆر باشە ئاماژەت بە خەڵکی گرنگدا ئەوەی کە گرفتە نەک هەر جەژن بەڵکو لە هاویندا ئەگەر جەژنیش نەبێ کۆمەڵێ نەخۆشی جۆگەی هەرسن کە گوازراون وەک پێیان دەوتێت لە زمانی پزیشکیدا فیکۆ ئۆڕاڵ ڕەنگە تووشی کۆمەڵە گرفتمان بکەن. واتە جەنابەت ئاماژە بە مەترسی نەخۆشیە گوازراوەکانی جۆگەی هەرس دەدەیت. بەڵێ بە تایبەتی لێو ناشارمەوە ئێمە لە وڵاتێکین کە سیستەمی حکومڕانی باش نییە، سیستەمی تەندروستی باش نییە. یەکێ لەو نەخۆشانی کە تووشی شارە گەورەکانە بێ بە تایبەتی یا شارانی کە ڕێڕەی بڵێن ئایان باش نییە، شاری وایە هەفتەی دوو جارێک بۆ دویان سێ جار ئەمانە تووشی زۆر بۆ ئەو گەرمای و ئاوە تێکەچێت تووشی نەخۆشی سکچون ڕۆژانەوە بن.
لە جۆری مشەخۆرەکان چەندین خۆش توش دەبێت جاری وایە لە گەڕێکێکە بۆریاوەکان تێکەڵە بەگەڵ لەگە زێراوی ماڵەکانە ئێمە نەخۆشی سکتۆن ڕۆژانە بەڕاستی هاوێنانی کە لێتر قاوشەکە بە کاملێ بە سکتۆن ڕۆژانەوە یعنی ئەگەر تۆ لە تەواوی خەفەر بیچل نەخۆشەوە داخل بێ 35 لە فەرەنگی نووساوە DVD سکتۆن ڕۆژانەوە لە مناڵان و لە گەورەکانیشان بە تایبەتی لە مناڵان زۆر تووشی کەشاونەوە لە ئەو کەسانی کە تەمەنیشان گەورەیە زۆر باشە کاک دوکتۆر ئێمە دەزانین سکتۆن ڕۆژانەوە بە دڵنیان هۆکاری خۆی هەیە بە شێوەیەکی گشتی هۆکارەکانی سکتۆن ڕۆژانەوە ڕەنگە ڤایرۆس بێ ڕەنگە بەکتریا بێ میکرۆبەکانمانە بە شێوەیەکی گشتی بەڵام ئایا چ لینکێک یاخود چ پەیوەندیەک هەیە لە نێوان لە پڕ خواردن و زۆر خواردن و تێکچوونی جۆگەی هەرسو ئەم سکتۆن ڕۆژانەوە نەخۆشیەکان طبعاً ئێمە هۆرمۆنەکانی ناو گەدە و ڕێخۆڵە وەلەگە هۆرمۆنەکانی گورچی لەوانێک کە بۆ پارێزگاریکردنەوە شبوونەوە لە ڕەمەزانە گۆڕانکاریان بەسەرادێ کاتێککە دو دەستکە بە خواردنێکی زۆر طبعاً گۆڕانکارانە ئەوانیش هۆرمۆن تەبیعەتی وایە کە لە پڕ زۆر بە پەلە گۆڕا کەم و زیادی کرد ئینسانەکە مانووەکە پێوەی دەرەکەوێ بۆ نوێسە کە تۆ ئەو ناخۆێتە لە ڕەمەزانە سیرەکەی تۆ ناچی بۆ دەبلوسیانی میز ناکەی بڵێن بە کورداری خۆمان ئەمە هۆرمۆنێکە کە لە مێشکەوە دەردەی ئاز بە گورچاتەڵێ میزمەکە لە بەرەم کەسە ئەو ناخواتەوە نەبێتەوە یا هۆرمۆنی کەمانەیە وا لە ئینسانەکە خوێەکانی بۆڵمژێتەوە چونکە مازانین کە ئەو کێشانی کە توشمانە بێت لە ئینسانی گەورە مناڵە ڕۆشنی خوێەکان لەجەستەوە لە کاتی سکتۆن ڕۆژانەوە کە خوێەکان گرنگی ئەو بارودۆخە بریتە لە تێکچوونی ئیلکترۆلایت وەگەوترێت ئیلکترۆلایت ئیمبالانس بۆ نەسە پۆتاسیۆم کە زۆر گرنگە لە ڕۆژانەوەیە لە سکتۆنە کە کەسێک تووشی دووسێ حاڵاتی سکتۆن ڕۆژانە بێ یەسەر شەکەتە بێت لە ماڵەوەکەوێ یا لە خەسانە ینی زۆر جاری بینی ینی سکتۆن ڕۆژانەوەیکی بە عەربانەیان بە خەسانە تو ئازانێ ئەمە جەڵدەریداوە تو مەس ئەمار ئەو خوێنێکە لە لەش ڕۆشتووە ئەو نەبێزی کردو تااقەتی نە بە پێ بۆستێ زۆر لە تااقەتی لەسەر قێڵەکەش دابنیشێ بۆ بەشی گرنگی ئەوەیە کە تۆ ئێستا دەستکەی بە خواردن ئەبێ بە شەوێکی نظامی ڕێکوپێک بێ و لە دووژەمە باز نەدی بۆ پێنجەم و شەژەم وەژەمەکان کە دەست پێکردو بەڵەوەکو پێش ڕەمەزان تۆ سێژەم خواردن خواردو سێژەمەکە خۆ دەست پێکەیتەوە ئێتر بەیانی و نیۆڕ ئێوارێ چۆن تەرتیب کردوەوە بە شێوەیەکی سیستەمی و نیظامی دەستکردنەوە بەخواردن ئەتوانین بڵین چۆنە یعنی من کە کەسێکم سەرەتا باباسی کەسێک بکەین کە هیچ نەخۆشیێکی دیکەی لەگەڵدا نیە ڕەمەزان بە ڕۆژوو بووە دوو ژەمنانی خواردووە تا ڕادەیەک ڕێستێکی داوە بە گەدە و بەڕی خۆڵەکانی ئێستا بە چ نیظامێک دەست بکاتەوە بە خواردن لەسەر ئەوە قسەیەکی خۆش هەیە دەڵێ گەنجێک 30 ڕۆژ ڕەمەزان بە ڕۆژوو ئەبێ ڕێستێکی باش ئەدا بە جۆگەی هەرسی بە گەدەی لاواز ئەبێت شەوی جەژن هەڕەشە لە گەدەیەکە لە مەعیدەیەکە ئەڵێ خۆت بگرە سبەینێ پڕپڕتەکەم لە خواردن تۆڵت لێ یەکەمەوە گەدەی شەڵێ لە خزمەتان بەزێک تۆز بە ویژدانەوە ئەڵێ سبەینێک گەدەیەتە جواب ئەڵێ وتمان شت بخۆ بەڵام معقول نیە شەش حەو ئێسکی مریشکەکەت لەگەڵ خواردنەکان ناردە دەخوارێت من چی لێ بکەم جاڵێ من قەینا گوێم لە ڕیخۆڵەکانە بۆڵەبۆڵیانە جا ئەمە نوکتەیە بە دڵنیاییەوە بەڵام لە ڕاستیشدا زۆر دەبینین ڕوودەدا بە شێوەیەکی نیظامی دەستکردنەوە بە خواردن چۆنە چۆن ژەمەکان ڕێک بخەن چۆن چی بخۆن لە ڕووی کوالیتیەوە لە ڕووی کوانتیتیەوە تۆ ژەمە سەرەکانی ئەمە پێکاتەوە لە چاوری لە شیرین ینی شەکر چاوری لەگەڵ پرۆتینە لەگەڵ زایدەن میوەکانەکە ڕێژێکی زۆر ڤیتامینان هەیە تۆ پێویست ناکە بەڕاستی ڕاستە ڕۆژی یەکەمی جەژن بەیانەکەی بە شێوی گشتی خەڵک ینی خواردنی گەوراکە بەڵێ خواردنی قورس لێ زۆرتر چاوریە باشە بەڵام ئەمە وادم تۆ بەیانەوە کرد بە چاوری پێویستەکە نان و ماسکەی بەیانی بخێتەوە نیوەڕان ئێوارە لەبەری تۆ ڕۆژگان ڕێخیتەوە نە هیچ ژەمێ بپارێنی زۆر خۆ برسیکەی لەبەری ئێمە زانین بعضی لە نەخۆشەکان حەزیان بە برسێتی نییە بعضیان حەزیان بە تێری نییە بۆ بێت تۆ باڵانسەکە ڕاگری نە زۆر بخۆی نە زۆریش خۆ برسیکەی لەواچ هەبێ بەس نانی بانەکەی خواتە تا ڕۆژی دواییش نەخواتەوە ئەوش بۆ خۆی خراپە زۆر تووشی سەریەشا بێ تووشی بێتاقەتێکی زۆرە بێ لەواچ ئەم کەسە مایدەی تەواو نەبێ زیاتر تووشی گرفتی بکە باشتر وەکو جاران پێش ڕەمەزان چۆن نان خواردووە وردە وردە دەست پێکەیتەوە نانی بەیانان لە کاتی خۆیان نانی نیوەڕۆ ئێوارە طبعا ئێمە خۆی کە بە شوێکی ینی گونجاو هەیە هەرچەند لای ئێمەوانە باشین خواردنەوەی کە لە بەیانانە بە شوێکی زۆر بیخۆی نێوەڕان وەسەط ئێواران کەمترانی من هەموو جار تەفسیرەکەم بە ئەم پەنجانە بۆ نەمە ژەمی بەیانی بێ ئەمە نیوەڕۆمە ئێوارە بەس ئێمە زۆر عکسەوە ینی بەیانەکەی زۆر کەمەخۆی نیوەڕۆ تێگەن ئێوارە زیاتری تێکەین بۆیە زۆربەی جار لای خۆمان کێشەی گەدە و ڕێخۆڵە زۆرە بە تایبەتی دوانزەگرێ و مایدا ینی سەوای لاتۆ بەڕاستی لەو ناشارمە لە ئەوروپا ئەمریکایشە ئەم نەخۆشی التیابی مەعیدە و ئەچ پایلۆریوانە ڕێشێکی زۆر زیادی کردووە لەواچ بگاتە 85
کاکتۆری هاتووە ئێستا جاری وایە نەخۆش دێ بۆ نەخۆشخانە ئەڵێ کە پێڵی چیتە نیشانەکەی ناڵە دەمنی ئەسپایلۆریمە بڵاو تۆ بووە بە سەرێشە بەڵێ بووە بە سەرێش زۆر هەر سەرێشکی ڕەتەکە بەوە کە خۆی لەواچێ مزمینە سەرێشێکی هەبێ ئێتر بە سەرێشکە ینی پریزنتیشنەکە مای پێوترێ يعني هەموو نەخۆشکی لە سەرێشکا کۆکاتەوە بەس دوای تو کە گەڕێ سەرەکەمە کە گرفتی معدەی هەیە هیچ وێدی بە سەرێشەکەەوە نییە بەڵام غێر مباشر طبعا ئینسان کە معدەی تەواو نەبوو ناڕەحەت بوو خواردن نەخوارد توش سەرێشا بێ بۆ تۆ ژەمێک بپارێنی لاچە بۆی کەمیشەکە لە لەشتا بۆ کەسێک ساغڵی نەما پێویستی بە وزەیەکی زیاتر بێ تووشی سەرێشا بێ لەبەرەوەی کە خواردنێکی پەڕانەوە یان خۆی فێری چاکردو چا ناخوا ڕەنگە ئەمانە لەو کەسانەی کە نەخۆشی شەقیقا یاخود مایگرینیان لەگەڵدای ڕنگ بداتەوە برسێتێکی زۆر ماندووبوونێکی زۆر طبعا خەویش یەکێ لەو شتانەی کە گرنگە لە ڕەمەزانە ئەمە فێری ینی تووشی بووین کەم خەویە و سۆری ژیانیشمان گۆڕاوە بەڕاستی لەبەر پارشێ و کە زۆر نزیکە لە نوێژی ئیشاوە زۆرمان لەواچە هەر نەخەوین یان زۆر کەم بخەوین ئەوش بۆ خی گرفتێکی کەیە ئێمە لەواچە لە جەژنا عکسیکەینە سەر یان هەر لە سەر ڕیتمی ڕەمەزان بڕۆی تۆ لە هەشتی بەیانە بخەویتەوە تا 3 عەسر طبعا تۆ نانێکی زۆر خواردووە دوای ئەو ژەمەکان لێ تێکەچێ ئەنجاس ئەو هۆرمۆنی کە پێوێن ڕاستەوخوانی یاریدەدەرە بۆ خەوتن لە مێشکە طبعا ئەوش سەری لێ تێکەچێ ئەو ئاتن حەزی بە ڕووناکی نیە حەزی بە ڕۆژ نییە تۆ دێ سووری خەوتنە گۆڕێەوە طبعا ئەوش بۆ خۆی کێشەیەەکە بەڵێ بە دڵنیایەوە کاکتۆر زۆر باشە کەواتە گرنگە هەم لە ڕووی شێوازی دەستکردن بە ژەمەکان هەم لە ڕووی ڕێکخستنەوەی خەوەوە وریابین کە بە شێوەیەکی تەندروست و لەسەرخۆ ڕێکی بکەینەوە تاوەکو گرفتی تەندروستیمان بۆ دروست نەبێت ئەمە سەبارەت بە کەسانێک کە تا ڕادەیەک ساغ و سەلامەتن و هیچ گرفتێکی تەندروستیان نییە بەڵام ئێمە کەسانی دیکەشمان هەیە کە زۆر لە ناو کۆمەڵگادا ڕەنگە برینی گەدایان هەبێ ڕەنگە کەسانێکمان هەبێ شەکریان هەبێ هەیەمانە بەرزەپەستانی خوێن نەخۆشی گورچی لە نەخۆشیەکانی دڵ یاخود ئیلتیهابی گەدە یاخود وەک خۆت باست کرد ئێچ پایلۆری و ئەمانە ڕەنگە پێویستیان بە وریایەکی زیاتر هەبێ وانە کاکتۆر لە ڕەمەزاندا جا بە نمونە ئەگەر باسییان بکەین ئەو کەسانی کە برینی گەدە و دوانزەگریان هەیە ئەمان پەیوەندیان چییە بە زۆر خواردنەوە یا برسێتیەوە ئەمان پێویستە چی بکەن ئەوانی قورحی یاخود بە زمانی هاوڵاتیان بۆی تێبگەن قورحی مایدیان هەیە طبعا ئەمە خۆ دەزانی قورحی گەدە جارەکە قورحی دوانزەگریە ئەوانی کە قورحی گەدایان هەیە بۆ برسێتی تۆزە باشترن بەس ئەوانی کە قورحی دوانزەگریان هەیە بۆ برسێتی خراپترن بۆیە باشتر وایە ئینسان لەبەرەوەی کە زۆر جار تەشخیصی نەخۆشیی خۆی نازانێت کامیانە لەواچە بەس علاماتی بێ لەواچە فاسی نەکرد بێ لەواچە نازوری نەکرد بێ ئێمە زۆر جار بە علاماتەکانە زۆر جار ناتوانین بەتەواوی جێکەنەوە یان زۆر جار کۆمباینە یعنی لەواچە ئیرۆژنێکی لە معدەیە بێ کە ڕۆشاویەکە زایدن ڕۆشاویەکی لە دوانزەگریشا بێ بۆیە باشتر وایە ئینسان کە ئەگەر سەحەتی تێک نەچوو بۆ شێوێنی علاماتەکانی یان نەکردو بە حاڵەتێکی ناخۆش و نەگوتێتەوەی کە ئێمە قرای نازوری بۆ بین یان فاسی کردو و عیلاجی وەرگرتەوە چاک بۆ تۆ بەڵام هەر ناو بەناو کێشێکی هەیە طبعا جگەلەوەی کە بۆ بازێک ئێمە قراری بۆ دین کە ڕەمەزان هەر نەگرێ لەبەری تێکچوونی ژەمەکانی زۆر برسیبوونی زۆر خواردنی زۆر کێشەیە بۆ ئەمان بۆیە بە لە جەژنش ئەمان ڕەچای ئەو ڕێنمایانە بکەن نە زۆر خۆریکی زۆر بکەن نەواش بکەن کە ژەمەکان بپارێنن کەواتە هەر وەک بڵێن بە شێوەیەک تەواو گەدەیشان برسی بکەن چونکە هەندێک لە نەخۆشیەکان برسیبوونیش بۆ گەدە زەرەری پێگەێنێ هەندێک زۆر لەو نەخۆشیان کە نەخۆشی قۆڵۆنان هەیە کە قۆڵۆن خۆی نەخۆشیی وانە ئێمە بە نەخۆشی دانانین بەسەرەوە سابجێکت دامان ناو بە نەخۆشی ینی دایگنۆز ئۆف ئەکسکلوژنە هەرچی ئەو نەخۆشانەی کە لە معدەیە لە ڕێخۆڵە مەترسیان لەسەر خسمانە لایەکەوە ئێتر علاماتەکانیشی وازە بوو هیچ علامەتی ترسناکی نەبڵێن ئەمە لاوەچە قۆڵۆن بێ طبعا قۆڵۆنیش باوە کەم کەسانی تووشیە ڕۆژ جارێک جارەکان تووشی حاڵی قۆڵۆن نەبێ ئەمانە زۆریان بە برسێتی بەڕاستی وەزان تێکەچێ غازات کۆ بێتەوە قەبزێتی زیاترە بن طبعا ڕێخۆڵە تەبیعەتێکە لە کاتی برسێتیا زۆر ناجوڵێ ئەو کرمێکی متبوو وایە کە تۆ دەسەکەی بە خواردن و شتە خۆیت زۆر جای ئێمە خەڵک بنێشتە گوێ یان شتێکی کاکە یان چەرەس شتێک بۆی زیاتر خۆڵەکانی بجوڵێ بۆیە لەمانەیە زۆر برسێتی باش نییە تەما زۆر خۆریش باش کەواتە کەسێکیش کە نەخۆشی ئەوەی کە دەوترێ و باوە لەناو هاوڵاتیان قۆڵۆنی هەیە ئەمیش برسێتی زۆر بۆی باش نییە بەڵێ طبعا ئەیا بۆچی لە نوکتەکەی کە بۆم باس کردی لە قۆڵۆنیش بۆڵێتی کاتێ نانێکی زۆر ئەخورێت دەستکە بە جوڵە بەتاڵە طبعا کە بەتاڵیان بەس غازیت هەیە غازش هەر دەنگەدەنگ درسەکە چێرە بە دڵنیاییەوە زۆر باش کاکسۆر لە کوردستانە پارەش پێیاکە بە دڵنیاییەوە غاز لە کوردستان پارەش پێیاکە کاک زۆر باشە خەری بوو مۆساکە بڵێم ئەینەوت سەبارەت بە ئەوانی کە قۆڵۆنیان هەیە لە ئەو خواردنە قورسانە یاخود کوالیتی خواردنیش
لە ڕۆژانی جەژنا دەوری نییە بۆیان طبعا ئێمە ئەوەی کە قۆڵۆنیەوەی نەخۆشی مایدەیە یان هەر ئینسانێکی ساغیش ئەگەر خۆی لەسەر جۆرە خواردنێکی تایبەت نەبێ طبعا خواردنی چوری خورسین خواردنە دوای ئەوە خواردنی شەکر شەکر بە هەموو پێکاتەکانە طبعا دوای ئەوە پڕۆتین ئێمە طبعا لە جەژنا زۆرتر پەنابێن بۆ دوو شتێک یەکەمان چوری و شیرینی بۆ نەتۆ ڕۆتە ماڵەوە شەربەتێکە خۆی یان بیبسیەکە خۆیت نانیش خواردووە پێش ئەوە طبعا نانێکی چوری باش خواردووە ئێتر بەس کاک زۆر ڕاستە ئێمە دەزانین نابێ دوای نانێکی چۆرمان خواردبوو شیرینی بخۆین شەربەت بخۆین زۆر بڵێن خواردنی دیکەی بەسەرا بخۆین ئەگەر کابرا ڕێکەوتە ماڵە خەزورانی و زۆریان لێکرد کە بیخوا ئەتوانێت نێخوا بە زۆرێشت بەڵێ زۆر باشە کاک زۆر کەواتە جاشتێکیکەش حەزم کار پێ بڵێم بەڕاستی ئێمە باسی کۆمەڵ نەخۆشیمان کرد کە وتمان بۆ خەڵکی ساغجایە بۆ نەخۆشیە بەڕاستی بازێ نەخۆش دێنە سەری باسیەکەن بۆوانێ شکرانە وانێ زەختیان وانێ دڵیان تاوانێ وانێ گورچیان تاوانێ ئەبێ لە جەژنا وریابن بۆ نەگەر کەس ێستا گورچەی تاوانە بێ یان دڵی تاوانە بێ بەڕاستی هاچەند کەڕەنتینەیە و ڕێگە بە خەڵناریات چۆ بکە بەڵام لەواچێ خەڵک هاوسێوش هەر بگەڕێ وانێ ماڵە هاوسەکان وانە یان دوای جەژن تعویزی بکاتەوە ئەبێ ورابێ بەڕاستی وەرزەکە زۆر گەرمە ورای ئەوە بێت خۆی لەوە نەدانی زۆر وشک بێتەوە تەسیری زۆر لێ بکە پەنا نەبە بۆ ئەو خواردنێکی زۆریش لە هەمە کاتە وای لێ بێت دوای لەواچێ هەم گورچی هەم دڵی تەحمولی ئەو زۆرە نەکە کەواتە کەسانێک کە نەخۆشی کۆمەڵی نەخۆشی گورچیلیا خۆ دڵیان هەیە پێویستە ئاگادار بن نە زۆر وشک ببنەوە و زۆر ئاوخۆری هەندێک لۆدی ئاو دروست ببێت بڵێ خۆزانین تەسیر لە دڵەکە ئەو کات بە دڵنیاییەوە یا بۆ چەرەسات ئێمە چەرەسات لەواچێ یەکێ خواردان بکە لە جەژن و لە کاتەکان کەشە لە شوانە دانرێ بەڵام جەژنتر بۆ بەناوبانگەشتار ماڵەکە دانیشی چەرەساتەکە حازرە بەڵێ بۆ فستەقەکەی شەکەڕی ئەگەڕی فستەکە و گازەکە خۆی قەی ناکەودانە بەس بەڕاستی زۆربیان ڕێژێکی زۆر خوێیان پێوەیە کارگەکانی خۆشمانی چەند کواڵەتیان لەسەر نییە بەڕاستی بە کیفی خوان ینی خوێ پێواکەن هیچ قیاسێک نییە بڵێ ئەوە خوێ ناوکرێتەوە گوڵ بە ڕۆژ و نازم چیوە کەواتە ئەم چەرەسە سوێرانە زیاترمانە بۆ ئەوان کە زەختیان بۆ زەخت بە تایبەتی بۆ زەخت کابرا زەختی لە جەژنا سبێشەوە ئانانە چنە تەواری زۆرێک لەوانی کە زەختیانە دوێنێ باش بوون ئەمڕۆ زەختیان بەرز بۆتەوە لەواچ بڵێ چم نەخواردەوە بە سەرکی چەرەساتێکی تۆزە چەرساتی خواردووە تۆزە بیبیسی خواردووە بیبیسی سۆدیۆمی تایە شەکری تایە بەڕاستیمانە زەخت بەرزەکەنەوە بۆیە بە کەسێکی نەخۆش و وریا بێ پەنا نەبە بۆ هەموو جۆرە خواردنێک ینی خۆی بناسێت کە لەگەڵ چ خواردنێک ئاژین نەک لەبەر خاتر بێت جەژن و دیقی ناتیکە و کێشە نییە و هەرم دوو ڕۆژە و سێ ڕۆژەیە ناوانێ بەڕاستی سەر لە خۆما خەڵک لە ڕووی خواردنەوە کێشێکی وای نییە خەڵکێک نیە لە خۆما کەم خۆراک بێ یان پێویستی بە مادەیەک بێ بڵێ وڵای ئەلەم قەت نەخواردووە بۆ نەبیبسی هەموو ڕۆژ لەواچ خەڵک بیخوا هەی بێ ئەوە گران نییە تۆ پەنای بۆ بەری لە جەژنا سێ چوار جای بیخۆی زۆرینی ماڵەکان بە سێت کڕیویانە کاکۆ لە سەراجەکە ئەمباریان کردووە کە ڕەنگە ئەمە مناڵەکانیان زوو دەرگای سەراجەکە بکەن و لێ بخۆن بخۆی کێشەیەکە بۆ مناڵەکان بەڵێ زۆر باشە کاک زۆر سەبارەت بە نەخۆشیەکانی شەکر و بەرزەپەستانی خوێن و هەندێک نەخۆشی درێژخانی دیکە ئەوانەی کە لە ڕەمەزاندا بە ڕۆژوو بوون ئێمە دەزانین هەندێک لە نەخۆشیە درێژخانەکانی وەک شەکرە وەک بەرزەپەستانی خوێن پاش ئەوەی کە پێش ڕەمەزان سەردانی پزیشکەکانیان کردوتەوە ڕێگەی پێنەداوە بە ڕۆژوو بێ بەڵام هەندێکیان ڕێگەیان پێدراوە بە کۆمەڵێ مەرج بە دەستکاریکردنی دەرمانەکەیانەوە بەڵێ دەرمانیان بۆ کەم کرابێتەوە بەڵێ ئێمە شتێکمان پێوتە HbA1c ئەمە بە شێوی نظامی لە ناو نەخۆشەکانی کە شەکران لە سێ مانگجارە بوانەکەین ئێمە لە حوت کەمتر بێ تەمەن ئەمە کۆنتڕۆل نەخۆشەکە زۆر باشە بۆ خەڵکی ئەتادی تەمەن دەبێت لە 6 کەمتر بێ بۆ کەسێک کە شەکرەیە بێت توانێت لە حوت کەمتر بێ لە حوت کەمتر بوو ئێمە ڕێگەی دێن بە ڕۆژوو بێ بە مەرجێ ئۆرگانەکانی لێشەی کێشەی نەبێ بۆ چاوی لە چاوی نەدابێت شەکرەکە لە گورچی نەدابێت لە دڵی نەدابێت تووشی جەڵدی دڵی کردی بۆ دڵی سس کرد بێ ئەگە تووشی ئەمانە نەوە بوو تەنها شەکرەکەی و شەکرەکە لەژێر باری کۆنتڕۆڵا بێ و لە حوت کەمتر بێ ئەمانە ڕێگە پێدراون تەڵام بۆ دوای جەژنیش بۆ جەژن و بۆ داژنی ئەمان وەرەی خۆیان بن نەکەن ئەم زەرە لە خۆیان بن کە توانیوتی ڕەمەزان بگرێت لەواجی ئیسفادێکی لێ کردی بێ هەرچەند خۆی ئەزانین ئێمە لە قورئانە باس کراوە کە ڕۆژوو بۆ نەخۆشی نهاتووە ئەوەی کە نەخۆش عوزریە بەڵام کەسێک تر نەخۆشەکان تەصنیف کراون بە پێی سیڤیریتیان وانە مایڵدۆ مۆدێت و سینەخۆشیەکان بە پێی ڕۆسکە و لەو ڕۆسکە وادم کەسێک گەشتەوەی کە لەو ڕۆسکە و توانێت ڕەمەزان بگرێت خۆی گەر هیدایەتی دا و دوتۆر ڕێگەی پێداوە ئەبێ ئەوە نیعمەتێکە کە دوای ڕەمەزان تووشەوە نەبێتەوە شەکری لەپڕ بەرز بێتەوە لە ماوەیەکی کەما تووشی گۆڕانێکی زۆر بێ بۆ ئێمە HbA1c کە باسمان کرد یان فاستین بڵە شوگەرەکە یعنی بە برسێتی بمان کردووە لە 100 دەکەمترە وانە کار لە دوای ڕەمەزان بۆ مانگی HbA1c بگەێنێتەوە 10 11 12 تەمام من نەخۆشم بینیەوە
لە مای مانگێ ئەو نەیە تەڵەن ئێمە بە سێمایش پێمان کۆنتڕۆڵ ناکرێت جاری وایە بە 6 مانگیش ناتوانین بگەینەوە حەوت ئەو بە یەک مانگەێنێتەوە 11 دەوانە تر قڕەکە بەسەر خۆیان ڕێسەکەتان نکاتەوە بە طبعا زۆر باشە کاک زۆر سەر سەبارەت بە نەخۆشی شەکرە کۆمەڵێکیان ئینسۆلین بەکاردێنن جا من نەخۆشێکم بینی کاک زۆر ئێوارە ڕۆژووی ئەشکاند بڵێن ڕۆژوو شکاند بوو ڕۆژوو بوو و لەسەر ئەنسۆلین بوو ئەڕوانم ئەنسۆلینەکەی دەری ناوایدا لە خۆی وتم ئەوە چییە تۆ شەکرەکەت کی ئەڵێ بەرزە بۆ لە خۆتەوە ئەنسۆلینەکەی وتی بە تەمای خواردنێکی قورس و شیرینم با ئەنسۆلینە بکەم بەدڵی خۆم نان بخۆم ئایا ئەمە تا چەند زانستیە تا چەند گرفت بۆ ئەو نەخۆشانە دروستە بەڕاستی ئەمە کێشەمانەکە ئینسولینە هەیە لەڕووی هەڵگرتنەوە چار هەر بە نەخۆش ئەڵێ کە بۆتەکەمە دەرزی ئەڵێ فێرە بم لەناو خەڵکەمشە زۆر بەوە بەڵێ بەڵێ کاکتۆر ئەو قسەیش با یەکلا بکەینەوە بۆ هاوڵاتیان هەندێک کەس کە دێنە نەخۆشخانە فریاکەوتنەکان من پێرێ بڵێن 2 ڕۆژ پێش ئێستا خۆم داوام هەبوو لە پیرەمەگرون لە نەخۆشخانەی فریاکەوتن نەخۆش هاتووە شەکرەکەی زۆر زۆر بەرزە کە لە ڕووی زانستیەوە پێویست بە بڕێک لە ئەنسۆلینەکە تا وەکو جێگیرکردنێکی کاتی تا دواتر لەگەڵ پزیشکە هەناوێکی خۆی ڕێکی دەکاتەوە پێی دەڵێم ئەبێ ئینسۆلین پێ ئەڵێ نایکەمنەوەک فێر ببم ئایا وەرگرتنی ئینسۆلین بۆ نەخۆشی شەکرە دەگونجێم نەخۆشە فێر ببێ و دوای بە ئەنسۆلین نەبێدانە بەزی ئەم قسەیە زۆر دەکرێت دکتۆر عەزیز پزیشکی پسپۆری هەناوی چێلەوە بە شێوەیە من لە کتێبەکانە خوێنمەوە هەم بەریتانەکان ئەمریکیەکان هیچ شتێکی وامان نییە بەڕاستی ئینسان فێری ئەم دەرزێ بێ و نەتوانێت وازی لێ بێنە ڕاست عیلاجی وا هەیە لەواچە ئینسان مدمن بێ لەسەری بۆ ئەوە بعض عیلاجی خەوەیان بعض عیلاجی دەرونیان بعض عیلاجی دڵ هەیە لەواچە لە پڕوازی لێ بێنی کێشە بۆ دروستکە بەس بە هیچ شێوە ئینسولین خۆی هۆرمۆنێکە لە لەش ئینسانایە کاتێک کە دوو بۆ نەخۆشەکان نووسیان ئێمە نەقسی ئەم نەخۆشە ناتوانێت جەستەی لەوە بۆ تۆکە یا هەیشتی بەقی ئەو هەیە کە ئیسفانی ئیش بکە بەس جەستی کاردانە بۆ ئینسولینەکەی خۆی نەماوە بێنە ڕێزیستانس ینی ئیش ناکە و ئێمە لە ڕێگەی دەرزیەکەوە کە شەکرەکەی بۆ کۆنتڕۆڵەکەین ئەمە هیچمانێ ئەوەیە کە ئەم کەسە ڕابێت جا بۆ قەیچێک ینی نەخۆش لەسەر حەبڕابێ با لەسەر دەرزی ڕابێ مانعەتی نیە 3 جۆر حەبخوا 4 جۆر حەبخوا پارێکی زۆری پێ بکەین ئینسولینەکە لەواچە لە ڕووی سەرەوە کەمتر لەسەری بکەوێ لەواچە بەس لە ڕووی لێدانەکەەوە ینی ناڕەحەت بێ ئەویش ئێمە خۆ دەزانین کە ئەوانەی کە جۆریەکەمانە مناڵن ئەوان لەسەر دەرزی ڕاهاتن باشە گەورەی بۆ ناتوان ینی دەرزێ چەند ملیمێکە 4 زۆر دەمەکەی بچووکە هیچ مزعافاتێکی باشی نیە بۆ شێوە بەڕاستی تەناوانە بێت تۆزە وەزن زیادەکەش بەڕاستی بۆ شێوەیە نییە ئەگە خۆی پارێزی خواردنەکە گەڵا مەزبوط بێ ئەوش نایە بە کێشەوە کەواتە ئەو قسەی کە دەڵێ وەرگرتنی دەرزی ئینسۆلین بۆ ئەو نەخۆشانی کە شەکرەیان هەیە ئەگونجێ ببێتەوە ئەوەی کە من فێری دەرزی بم هەڵەیە بەڵێ ئەوە بە شێوەیەکی گشتی خەڵکێکی هیچ بنەمایەکی زانستی نییە زۆر باشە باسمانەوە کرە و کەسانی کە ئەنسۆلین باس کرد و گرفتمان زۆر لەگەڵی هەر لە هەڵگرتنەوە تاوەکو کۆتایی قسەکە تاو نەکرد ئێمە کە بە نەخۆشکاڵێن بتخینە سەر دەرزی باشە تۆ لە بەروی مالە سەر دەرزی بێک دوای کۆنتڕۆڵمان کرد ئەتخینە سەر حەبەکان بە شێکی ڕێک بێت وەنە ئێجبێنسێکی زۆر بەرزە بە دووسی حەب کۆنتڕۆڵ نەبووە بۆەوەی هاوڵاتیانیش باشتر تێبگەن بڵێ پشکنینی سێمانگیەکەی شەکر پشکنینی سێمانگی کۆنتڕۆڵەکەی لەوە چە نەخۆشکان تەمان زۆریشان نەیزانم بەڕاستی کە زۆر جا نەخۆش هەیە چەند ساڵێکە شەکری هەیە ئەڵێ کا فاسێکی کۆنتڕۆڵ نەکردەوە ئەڵێ قەت نەمکردووە نەمزانیەوە شتە چی بە ئێمە گرفتێکمان هەیە بەڕاستی ئەم گرفتە زۆر ینی جێ داخە نەخۆشی شەکرە هەموو کەسێ پێوێرە عیلاجیکە من لەگەڵ ڕێزمانی پزیشکێکی پسپۆری نەشتەرگەری بێ کارمەندێکی تەندروستی بێ پزیشکی گەلە بواریکە بێ بەڕاستی تایبەت نییە بەوان نەخۆشی شەکرە تایبەت بە دکتۆری پسپۆری هەناوی لە هەناویش مختصر کە ئەوانی دۆکرانەکان کوێرە گلاندەکانەکە ئەمە سنتەرمانە لە سلێمانی بەڵام هەنایی بەشەکە لەمە ئەگەر هەر کوێرە گلاندەکانیشی دەستنەکەەوە هیچ نەوێ هەناوی پزیشکی پسپۆری هەنای توانێت عیلاجی بکە ئەگەر پێویستی بەوان بتوانێت ڕاوێژیان پێ بکە یا بینێرە هەژنە بە سەردانیان بکات و ئەم خۆش متابێکە لەگەڵانە بەڵام زۆر جار نەخۆشەیە لە شوێنی کە عیلاجەکەیان خۆی دەست پێکە ئەمنەوە زۆر جار لە گروپێکە دوونەوە عیلاجیە ئەوش بەخۆی کێشەیە شەکری زۆر جار دابەزێ تووشی کێشەیەکە تووشی یعنی چاوی تووشی کێشا بێت زۆر جار تووشی جەڵدە بووە تووشی بورانەوە بووە بۆی کە تۆ عیلاجەکانی بۆ گۆڕی ئەم نەخۆشە گرفت بۆ تۆ دروستەکە لە دەرزەکە زۆر دەرسێت لە شەکرم کە تۆ ئەڵێ شەکرە و دابەزیوە تەوانا لە دووسێ جار دابەزیوە تۆش سڵەکەی تۆ لەوە لەبەرە خۆزای ئەمە ئینسولین سێ جۆر نوعمان سێ چوار جۆری هەیە ئەوانەی زۆر سەری شەکەن ئەوانەی تۆزە خاوتر ئەوانەی مام ناوەت ئەوانەی زۆر درێژخانن بەڵام ئێمە خۆ دەزانین لە ڕووی زانستیەوە کە قەرای دەرزی شەکرەتدا لەواچە نەخۆشەکە بوو مایکی زۆر لەسەری بێ لەواچە هەتا لەسەری بێ لەو شەکە کۆنتڕۆڵ کرد وردو دەکەمی کردو وازی لێ بێنی و ناڕەحەتیش نییە ئێمە جۆرمانەیە من زۆر جا اختیارەکەم بەردەستی نەخۆشەکان ئەومانێت ینی ئەگەر وا بگونجێت جاریا بەس شەوانێک دۆزی لێ دەیت لە ئەوەی کە
ئەڵترالێنتی ینی لە سەرخ خابەتی شو ینی بۆ 24 ساعت یان زیاتر ئیشەکە لاچە بۆ لەگەڵ حەبەکانی خۆی کۆنتترۆل بێ بەڵام نەخۆش پێم وتی لە ڕووی هەڵگرتنەوە لە ڕووی لێدانەوە کەسێکی بۆ خۆی دروست کردو یان پابند ناوێ پێوەی تاوان کێشەشیە جای واچە بۆ شوێنێکە دوو ڕۆژەمێنێتەوە دەرزەکە نابەرگە خۆیان لاچە لە شوێنە لادەیە بێ یان شاریکە بێ یان شوێنێکە بێ کەواتە پێویستە ئەو هاوڵاتی بە ڕێزانی کە توشببووی نەخۆشی شەکرن وە بە دەرزی شکرەکان بۆ کۆنتترۆل کراوە بە دەرزیان سۆلین کاتی ئەگەر لەم جەژنەیە دوای خۆ قەدەقی هاتەچۆ کاکسەرما بێت چەند ڕۆژێکە دوای ئەوەی کە تەواو بوو ئەگەر سەردانی جێگایەکیان کرد پابەت من پێوەی لەگەڵ بڵێن دەرمانەکە خۆیان برن ڕەنگە زۆر جار کە دەڕوا بۆ میوانە بۆ جێگایەکی دوور دەرمانەکەی حەبەکەی دەرزیەکەی لەگەڵ خۆی نەبردو لەوێ حاڵی تێکچێت و ڕەوانی هەر کێشێکی کێیە کە ناتوان لەگەڵ خوابی بەیان زانێت تێکەچێت تەوانە بە شوێکی سادی لە هەش لە کەمتر بێ بیگوازێتەوە لەواجە سیارەکانی ئێمەیان گواستنەوەی ئەمە ناتوانێت ئەو دامی کا بە نەخۆشەکە یا لەوا چار خۆی بە تەکسیەکان بە ساریکە بڕە ناتوانێت بگوازێتەوە کێشەیەکی تر چییە باوەڕە لە شوێنی کە هەفتەی بمێنێتەوە ئەتوانێت لێ دەرزی بۆ پیاکەی بەس نەخۆشەکە نازانێت چ نەوەی بەکارێنێ ئەو کێشەیان نەڕستمێکی یەکرێن نە ناوەکەش لەبەرە نازانێت چەند وعدەش بەکارێنێ زۆر جار ئێمە بۆ هاوڵاتێنێک کە لە ماڵ بۆیانەکەن دایک و میهاوسەرەکەی بۆ یەکەم منداڵەکانی بۆ یەکەن یا باوکە و بە شێوەیەکە بەڕاستی جۆری دەرزەکە وعدەکەی هەمووی با نەخۆشەکە بیزانە باشتر یان هەر نەبیانی هۆشیارێکی بەرەبارەوە کەواتە پێویستە ئەو هاوڵاتیانی کە لە ماڵەوەن و بە بەردەوامی دەرزی شەکرە بەکاردەهێنن ناونیشانی دەرمانەکەیان بڕی دەرمانەکەیان بۆ نەخۆشەکانی کەش وایە بۆ زەخت وایە بۆ نەخۆشی دڵ وایە بۆ هەمویان وایە زۆر باشە کاکتۆر قسەیەک زۆر دەکرێت دەوترێ فڵانە کەس کە تەمەنی هەیە و قەڵەویشە شەکرەی هەیە و بەرزەپەستانی خوێنی هەیە و جارێک جەڵدە لێیە و نەخۆشی دێش بڵێن علاجی درێژخانی زۆر هەیە عیبی نەبوو ئەڵێ کە فڵان ڕۆژ لە میوانیەک بڕێکی زۆر خواردنی خواردنی چەور و گۆشتی حیوان و ئەم بابەتانە ئەلێ دواتر یەکسەر جەڵدە لێدا و یا دەڵێ مردیا دەڵێ چەند ڕۆژ لە نەخۆشخانە بوو ئایا لە نێوان لە پڕ خواردنێکی زۆر خواردن و ئەو کەسانی کە بەم شێوەی باسم کرد نەخۆشی درێژخانیان هەیە و چوریان بەرزە و بۆریەکانیان تەسبوونەتەوە ئەمانە واتە بەو ژەمە خواردنە و دوای چەند کاتژمێری ئەگونجێت دەورێکی هەبێ و ببێتە هۆی جەڵدە یاخود نا بەڵێ ئێمە هەمانە ئێمە لێکی حاڵاتانی کە ئینسان زەبحی بۆ دەکە جەڵدەی هەیە خۆی پێشتر یان نەخۆش دڵێ و دەمارەکانی تەواوانە یا قەسڕ شەبەکە باڵانی بۆکرا یان فەتح سەدی بۆکرا یان پیاڵێن بۆ نەخەفەت زۆر نەخوا زەختی زۆر بەرز نەبێتەوە بێ وریا بێن تەوان خۆی نازانێت زۆر لە پڕیش بەڵێ ئەوش تاسیری هەیە سترێس لە هەمان کاتە خواردن زۆر خۆری زۆر خۆمانەوەکردن ئەمانە ئەنجای نەدروستەکەن زۆر جار ئەبنەوە بە ئیسکیمیا ینی دەمارەکە ئەگیرێتەوە یان زەخت بەرزەکاتەوە ئەم زەخت بەرزکردنەوە تەوان ینی خواردنەکە خۆی لەواچێ نێکوژێ بەس ئەبێ بۆی بەرزبوونی زەخت یان شەکرا گۆڕانێکی زۆر لە پڕ ڕۆدا لە تەوان خۆ دەزانانی ئەمە کە زەخت گەشتە سەروی 20 زۆر جار ئەکا بە حاڵی سترۆکوانە کە بە هێمۆرۆجیان ئیسکیمیا بێتە جەڵدەی مێشک بەڵێ یا هەر خۆی زەختەکە خۆی زۆر جار بە ئینکیفالۆپات یعنی تەسی لە مێشکەکە لەواجە ئەم کەسە هەر بۆ شێوەش بێت زۆر جار سیتیشی بۆکەن داخڵە بێ سیتی بۆکەن نەوەڵا جەڵدە نەبووە زۆر جار هایپەرتێنسڤ ئینکیفالۆپاتی بووە ئەی نەخۆشکە حاڵەتەکانی کە نەیبینەوە جاری پێش و بەهیچ شێوانە بووە کە زەختی بەرز بێتەوە ئەم حاڵەتانی توش بێت لەواچێت تووشی گەشتکە بێ سرێشتێکی زۆر و بەرچاو تەڵق بوون و هەموو ئەلامەتێن کە پێندی بە مێشکە لەواچە لەوەش خۆی بچێت زۆر باشە کاک دکتۆر کەواتە ئەو قسەیە ڕاستە کە دەوترێ ئەو کەسانی قەڵەون و بەتەمەن و نەخۆشی درێژخانیان لەگەڵە با لە پڕ خواردنێکی چەور و قورس نەخۆن یاخود ئاگاداری تەندروستی خۆیان بن تاوانەوە بەشەی بەتاکی دوایە کاکسۆر هەیە دەڵێ من قەیناکە من ژەمێ خواردن گۆشتی قورسە خۆم ئەوە بەدەل لەو نمونەیە کەوتم ئەنسۆلینێکەکەوەڵێ با بڕۆم بە ئیسراحەتی خۆم نان بخۆم ئەڵێ بەڵام لە کۆتایی یا پیازێکی بۆ پاکەکەم یاخود یەک لیمۆ ئەگوشمەنە و پەرداخی خۆم وا ئەزانە ئیتر ئەم لیمۆ یا ئەم پیازە ئەڕوا دەمار بە دەمار ئەگەڕێ هەرچی چەوری و شەکلی پێگەشت ئەڵێ ئاوەرە خاتە بن باخەڵی و هەڵێگری باتەوە دەرەوە ئایا بۆ ئەوەی ئێمە کەسە بە تەمەنە بە ڕێزەکانمان وریای تەندروستی خۆیان بن وەک باست کرد لە پڕ تووشی جەڵدی مێشک بێ یا دڵبێ نەبن لە خواردنی قورسی جەژندا ئایا دەکرێت تەنها پشت بە پیازێک لیمۆیەک سیرەکە زۆر بەقوتە ڕەنگە ئەوە عەمیدەکەیان بێ کە دژی ئەو چۆری و شەکرەی نێر نەخوارەوە ئەگونجێ پشتی پێ بەستین و بە دڵی خۆمان خواردن بخۆین خۆت دەزانین کاکتۆر وەکو پسپۆڕەکە من پسپۆڕی خواردن نییە ئەوەی لە ئەوانی کەوا با من هەموو قسەی لەسەر شتە نەکەم ئێمە ئەو نەخۆشانەی کە درێژخان پێندان بە دکتۆری پسپۆڕی هەناوی هەیە زەخت و شەکر و نەخۆشەکانی دڵ و گورچی لەوە ئەوانی کەوا ئێمە بینین بەڕاستی ئەمانە
جگەلەوەی کە لایفستایل چێنجێکین ینی شازی خواردنیان بۆ گۆڕین و بڕەکەی بۆ دیارەکەن کالۆرەکەی بۆ کەمەکەینەوە ئێمە تهدیدی ناکەین بەڕاستی چنەوەی خواردنی بخۆ و چی نەخوا بۆ نە سێژەمە خەیار بخوا بەڕاستی ئەمە هیچ کتێبێکی زانستی ئەمە باسی ئەو ناکە کە نەخۆشکە بە سێژەمە خەیار بخوا هەڵێ بەبێ خوێشێ خۆم تاڵم خۆ بەشەوە ناخوێ تۆ زەختە دەبێ ینی چی بەخێوە بخوێوانێ بەڕاستی بە خوێ داوەزیان بە سیر داوەزیان بە پیاز داوەزیە ئەوە هیچ وەکو لایانی تەندروستەکەی ئێمە لە ڕووی پزیشکی ئەو پزیشکیە کە ئێمە هەمانە بەڕاستیش تەسریکی لەسەر ناکە زۆر جار نەخۆش لاچە بەمە خۆی هەڵبخەڵەتێنێ جاشتی کە ئێمە نازانین لە چەند بڕی سیرە کە ئیسفادی لێکە ئەم نەخۆشە بیخوا لەواچە نی کیلۆ سیر بگری ئەنجا ئەو نەمادی تیا بێ کە ئیسفادی لێ بکەیت هیچ کەسێک ناتوانێت 2 کیلۆ سیر بخوا نی کیلۆ بخوا بەگەڕەکە چۆڵیکە بەڕاستی بۆ بەگرفتێکیش پەنابردن بۆ سیر و خیار و پیاز و ئەم خواردنی کە بۆنیان زۆر ناخۆشە زۆر جار بێ بەگرفت بۆ خۆیان ئەنە عایلە تووشی کێشابن ئەمە تاسی لەباری دەرونیانەکە زۆر جار نەخۆش لەواتە زەختەی کۆنتڕۆڵ بێ پەنابردن بۆ سیر وای لەکە لە ماڵەوە تووشی 2 شەڕ بێ لە ماڵەوە یان لەگەڵ هاوسەکە یان لە مزگەوتێکە یان لە شوێنێکی گشتیە تا ئەمەکو پزیشکیش خۆ تەڵەن لە زانستی پزیشکی خۆزانە بێ خۆراگر بی بە زۆر جاڵای نەخۆش وایە کە دێتە ژوورەکە و حەزەکەی بڕێتە دەرەوە ینی ئەو نەبوو نەگە ناخۆشە کەواتە بە دووریش بین لە خواردنی هەندێک لەو با بیخوا خۆ ئێمە ناڵێن بانێ خوا حەقمانە بەسەر سیر و پیاز و خیار و چۆنێ خوا بەس با نیکە بە عیلاج با بیخوا وەکو ڕۆژانێ خۆ چۆن خواردی بیخوا منیش پیازە خۆم و لاجە سیریش خۆم و خیاریش خۆم بەس نەمکردەوە بە عیلاج و نەمکردەوە بە ڕێگریش بۆ عیلاج هەروەکو خوای گەورە چۆن هەموو نعمەتی دروست کردەوە کوان لێ خۆم خۆشی هەبێ هەریەکەیان هەمووی بەڵام نابێت بیکەینە جێگرەوەی دەرمان هەرچی خواردن هەیە لەم دنیاە کە تۆ ئەیخۆیت هەم پێژی هەم پێشەمەری ئەو تەبیعەتی خواردنە خوای گەورەی بۆ دروست کردی وەکو بەسەوە نە پێی بژی ڕۆژانەی پێبەرەکەینا نە تەمەند درێژەکان لاوەچە تەمەکوور کار بەس تەمەند درێژ ناکە خواردن تۆ بتێ بە خواردن لە باتی 70 ساڵ 100 ساڵ بژیشتی وان نییە ئەوە ئەجەلەکە خۆزانین دیاری کراوە کاکتۆر سەبارەت بەوە ئەڵێ هەندێک لە ئەو بابەتی دەرمانی ژیانی کە زۆر باز دەکرێت بۆ چارەسەری نەخۆشی و بنەبڕی شێرپەنجە و چارەسەری کۆڕۆنا و ئەمانە تەنها لە کوردستان نییە لە وڵاتانی دیکەش هەیە لە وڵاتی کامیرۆن یەکێک لە وڵاتانی کە زۆر دەرمانە گیاییەکان گرنگی پێدەترێەوە ڕێکلامێکی زۆر دەکرێت گوایە دەرمانی گیایی یاخود بە بەکارهێنانی کۆمەڵی گیای تایبەت تر لەم بابەتانی کە باسمانگیا سەوزەی دیاریکرا و چارەسەری کۆڕۆنا دەکەین دەڵێ حکوومەتی کامیرۆن ڕۆشتووە قەرارێکی داناوە دەڵێ هەر دەرمان بڵێن هەر پسپۆڕێکی دەرمانی ژیایی هەر کەسێک لەوەی دەرمانی ژیایی ئەفرۆشێ ئەگەر ڕێکلام بۆ ئەوە بکات ئەگەر بانگەشەی چارەسەرکردنی کۆڕۆنا بکات بەو دەرمانانی خۆی ئێمە دەیهێن تووشی کۆڕۆنایەکەین ئەگەر پێی مرد ئەوە باسەزاکەی بێ و ئەگەر چاکیش بوویەوە خەڵاتیەکەین جا بۆیە لە وڵاتی خۆمانیش یەکێک لە وڵاتانی کە زۆر پشت بەو دەرمانانە گیانە بەسین لەو سۆنگەوە بوو کە من پرسیارەکەمان ڕاستی جەنابەت کرد ئەوەی دەمێنێتەوە کاک دکتۆر هەرچەند کاتمان زۆر نەماوە بەڵام مەرج نییە لە نەخۆشی هەناویەکان لە کۆمەڵێ نەخۆشی دیکە کۆمەڵی حاڵەتی دیکە لە جەژنان زۆر ڕوو دەدەن جەنابەت وەک پزیشکێک نەگوەک پسپۆڕێکی هەناوی چه بابەتە نەشتەرگەریەکان چه ڕووداوەکانی دیکە ڕێنمایی چیە بۆ هاوڵاتیانی خۆشەویست لەم جەژنەدا تاوەکو بە شێوەیەکی تەندروست بەڕێ بکەن بەڵێ ئێمە ئامۆژگاری پزیشکەکان بۆ خەڵکی ساغ و بۆ نەخۆش بە هەردوو شێوەکە بۆ خۆشمان پێش هەموو کەسێک بەڕاستی یەکەم ئەبێ سیستەمی ژان ڕێخیتەوە لە خەو دەست پێگەی تاوان بۆ ماڵی خەزورانەوە زەرورە سێمیان خواردنەکان بەڕاستی بە شێکی ڕێک پێ وەکو پێش جەژن چۆن لەسەری بوویتە بە بڕێکی کەمتر لەوە دەست پێکەیتەوە تا مای دەوری خۆڵەکان ڕادێتەوە لەسەرەوە یا بار بڵێن بە شێوکی گشتی ئەمە فرسەتێ بۆ ڕەمەزانە بۆ بازی خەڵک لەواچە 5 کیلۆیەک چەند کیلۆ لە وەزنی خۆی داگرت بێ یەکێک لەوانە منم کاکتۆر بەڵێ بە شێوی گشتی باشە خەڵک زۆر لە وەزنی خۆی داگریان بۆ بەرنامەیەک بۆی لەواچێ لە بنج دوورکەوت بێتەوە لەواچە لە ڕۆن و لە سروکراکان دوورکەوت بێتەوە لە بازی خواردن لە کەباب دوورکەوت بێتەوە لە برژاوی بازاڕوانە هەیە لەواچێ هەموو ڕۆژە ژەمەکانی لە بازار بێ ئەسا بۆی ڕەمەزانە لەو دوورکەوتەوە با بەڕاستی ئەوە تر ئامۆژگارێکە بۆ خۆی ینی لە خۆی دەست پێ بکە چۆن توانێت لە ڕەمەزانە پابند بێ بەم شتەوە با دوای ڕەمەزانیش پابند بێ ناڵێن 100% با مستا 50 ئەو بەرنامە تەطبیق بکە ینی هەموو ڕۆژە کەبابی خواردەوە با ڕەمەزان تا بەردەوام بێ بالضبط ئەمە بەرنامەیەکە خۆی ڕەمەزان بۆچی هاتەوە بۆ نهاتوە هەر تۆ ئەو مانگە برسی بی دوای ئەوتر هەر یان زەمانەکە تاویزەکەیتەوە تۆ لەواچە زۆر جا بەرنامێک دانی دژان تا بۆ خوێندن بێ بۆ شتێکی کە بێ بۆ ئەلباریکە بێ
خاڵی دەستپێکردن نازانکە بەڵام ڕەمەزان ئێتر کاتێک بۆ دیاریکراوە خی هەم دەبێتە خاڵێکی دەستپێک هەم دەبێتە دووبارە وریارێت ساڵێکش دێتەوە بەرا جارێکە پێڵەوە چی کردە لەگەڵی پارە زۆر باشە هەروەها کاکتۆر سەبارەت بە هەندێک بابەتی بڵین حاڵەتی فریاکەوتنی نەشتەرگەریش ڕەنگە زۆر بێت لە ڕەمەزاندا هەرچەند ئێستا قەدەقیە هاتوچێ بەڵام طبعاً وایە ئەمە حادیسی سارەکە ڕێژێکی زۆر لە خەڵکی کوردستان بەڕاستی بەداخەوە بۆی خراپی ڕێگاوبانەکانەوە بۆی تەسکی جادەکانەوە بۆی پەیڕەونەکردنی ڕێنمایەکانی هاتوچۆ بەڵێ بۆی بەڕاستی ئەوە لە ئەساسەوە کە ئیجازە بە غەڵەت درراوە بە خەڵک ینی زۆر بە پەلە و بە واستەوە بە شتانە دراوە بە هەموو کەسێک هەبوو لە 18 ساڵی مایەکی ما 18 ساڵتەوە کە ئیجازەکەی وەرگرتووە ئەم پەلە پرۆزەی نایە بەڕاستی با سایقی لە 30 ساڵ هاتو فێربی خێچەکەم بۆ ینی زۆر جار تۆ لەو بریجادەکە ئاڕێ لەو بەرێکی بەڕۆ دێ بۆ سارۆ ئێتە چی لێگەی زۆر باشە دکتۆر عزیز قادر پزیشکی پسپۆری نەخۆشیە هەناویەکان زۆر سپاس کە ئەم بەرنامەیە لەگەڵمان بوویت خۆشەویستان زۆر سپاس کاکتۆر خۆشەویستان بەرنامەی تەندروستی ئەم شەویشمان پێشکەشکردن هیوادارین کە لەم چەند ڕۆژەی جەژندا و دوای جەژنیش بە شێوەیەکی تەندروست مامەڵە لەگەڵ هەم خۆراک خواردن هەم بابەتەکانی دیکەدا بکەین بەو هیوایی کە جەژنێکی تەندروست بەڕێ بکەین تا بەرنامەیەکی دیکە هەر شاد بن.